لا قەتەرەوە بەڕێز جاسم سالم توێژە لە بواری گەشەپێدانی استراتیژیم لەگەڵدا گفتوگوی لەگەڵ ئەوەکەم سەبارەت بە گرنگی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی کەندا و بەڕێز جاسم سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. هەرێمی کوردستان تا چەند بۆ وڵاتانی کەندا و گرنگە؟ مساء الخير وشكرا على استضافتكم. زۆر سپاس. هەرێمی کوردستان پەیوەندیەکی پچەوی لەگەڵ وڵاتانی کەنداو هەیە. ئەو پەیوەندیەکی استراتیژی و مێژوویە. گومانێک لەوەدانیە کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق گرنگێکی زۆر گەورەی هەیە لە بواری وەبەرهێنان و ئاڵوگۆڕی بازرگانی بە تایبەتیش لەم کاتێ ئێستادا و سەرکردایەتی دانای هەرێمی کوردستان ژمارەیەک دەستکەوتی زۆر مەزنیان تۆمار کردووە کە ئەوانە بوونەتەوە هۆکاری دروستبوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان. ئەو سەقامگیریە سوودی بۆ نێوخۆی هەرێمی کوردستان هەبووە، واتە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەنانەت هەرێمی کوردستان بووە تا با بڵێن ناوەندێک بۆ ئاڵوگۆڕ و پەیوەندی بەستنی هەرێمی لە پێناو گەشەپێدان و بنیادنانی داهاتوو. بۆیە سەردانەکەی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ قەتەر لە چوارچێوەی بەهێزکردنی ئەو پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی کەندا و بە شێوەیەکی گشتی و بێگومان ئەم ئاڕاستە استراتیژیە دەبێتە هۆکاری ئەوەی کە پەیوەندیەکان بەهێزتر بن، چونکە ئێستا هەرێمی کوردستان کار بە ئەوە دەکات کە هەموو پەرەسەندە هەرێمیەکان بە دانایی سەرکردایەتی هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنێت و هێوریە بکاتەوە لە هەمان کاتیش لە پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتانی هەرێمی وڵاتانی کەندا و بە تایبەتی بەهێز بکات کە بەیەکەوە بتوانن کاریگەری نێودەوڵەتی دروست بکەن لەسەر ئاستی ئەو سەقامگیریە. بەڵێ بەڕێز جاسم، وڵاتانی کەندا و وڵاتانی گەشە سەندوو بەهێزن زۆر پێشکەوتون. ئێستا بۆچی ئەوان دایانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیان باش بێت، یاخود ئەوان هیچ سوودێک لە هەرێمی کوردستان نەبینن، یا ئەوتا هەرێمی کوردستان پێویستی بەم پەیوەندیە لەگەڵ ئەواندا بۆی چاو لە وڵاتانی کەندا و بکات و هاوشێوەی ئەوان ببێتە وڵاتێکی پێشکەوت و استراتیژی؟ لا شك أن هیچ گومانێک لەوەدانە دۆخی جیۆستراتیژی هەرێمی کوردستان کاریگەری زۆر ئەرێنی لەسەر ناوچەکە هەیە، بەتایبەتی لەسەر وڵاتانی کەندا و لەبەر ئەوەی 2000 ئەمە بە کۆیەک هەرێمەوە هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەیە لە جموزۆڵی دیبلۆماسی لە ناوچەکەدا، چونکە جموزۆڵی هەرێمی کوردستان وەکو ئاماژەشم پێکرد داوا دەکات هەمیشە ڕێگری لە پەرسەندن بگیرێت و داوا دەکات ڕوو لە گەشەپێدان بکرێت، بەڵام پەیوەندی استراتیژی و مێژووی وا دەکات کە ئەم وڵاتانی لەم ناوچەیەدان لەم هەرێمەدان سوودە یەکتری وەربگرن. کۆمەڵێک پرۆژە هەن کە لە بواری وزەوە لە بواری گەشەپێدان و گەشتیاری تاوتوێ کراون. قەتەر ڕژدە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پرۆژە پەرە پێ بدات و لە هەمان کاتدا وڵاتانی هاریکاری کەندا و هەمان پرۆژیان هەیە. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا ئەوەمان بۆ ڕۆم بۆتەوە کە ئەزمونێکی لە ناوچەکە ئەزمموی سوودبینینە لە سامانەکانی ناوچەکە، ئەزمونێکە کە دەیەوێت لە بواری نەخشەی معریفی ناوچەکە لەسەر ئاستی جیهان خۆیان بەهێزتر بکەن و زۆرێک لە ئابووری بەهێزتر دروست بکەن کە ناوەندی ئەو ئابووریە مرۆڤ بێتەوە. پێم وایە ئەو سەرکەوتنەی کە هەرێمی کوردستان تۆماری کردووە بەهۆی ئەوە بکە گرنگی بە مرۆڤ دراوە و بەهۆی ئەوە بووە کە گرنگی بە دروستکردنی دەستگایەکی ئەمنی دراوە کە زامنی سەقامگیری هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی 2000 بێتەوە کاریەوەی کە ئاسۆی هاریکاری و هەماهەنگی لە نێوان گەلی هەرێمی کوردستان و ئەو گەلەی کە وەکو با بڵێن 2000 ناوچەکان هەرێمی کوردستان وەکو یەدەگێکی وزە و یەدەگێکی معریفیوان لەبەرەوەی هێز و توانە و شیانی کورد و هێز و توانە و شیانی عێراقیەکان بە شێوەیەکی گشتی دەتوانێت شتێکی باش زیاد بکات بۆ معریفەی ئابووری لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان، تەنانەت لەسەر ئاستی جیهانیشدا شوێن پەنجەیان دیارە و دەبێتە هۆکاری ئەوەی کە لە هەموو ڕوویەکەوە باشتر بین. بەڵێ ئەمڕۆ سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە قەتەر چەندین کۆبنەوەی لەگەڵ بەرپرسان و کەسی یەکەمی قەتەر ئەنجامدا و دیدار و کۆبنەوەکان گرنگ بوون و لە ئاستی باڵادا بوون.
قەتەر ئەگەر سەیری بکەین وەکو دەوڵەتێکی بچووکە بەڵام بەڵادەستێکی زۆری هەیە و گرنگێکی زۆری هەیە لە ناوچەکەدا. قەتەر بۆ دەوێت لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکانی بەهێزتر بکات و تونند و تۆڵتر بکات. رؤية مشتركة بەهۆی بوونی دیدگایەکی هاوبەشەوەیە، دیدگای هاوبەش لە بەرامبەر پرسە چارەنووسسازەکان هەردوو سەرکردایەتی قەتەر و هەرێمی کوردستان لەسەر چەند بەهایەکی شارستانی و کۆمەڵایەتی و ئامانجی ئابووری کۆکن و لە هەمان کاتدا هەردوو لە خاوەنی هۆشیاریەکی سیاسین لە عێراق لە هەرێمی کوردستان و لە قەتەر بە هەمان شێوە کە دەبێتە هۆکاری ئەوەی ناوچەکە بەرەو سەقامگیری بچێت. قەتەر ڕۆڵێکی گەورە دەبینێت لەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی سەقامگیری لە ناوچەکە بەرپا بکات و هەوڵ بدات کێشەکان بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکرێن. ئەمانە هەمویان بەشێکن لە ئەجێندای قەتەر کە بەشێکە لە دەستوری قەتەریش. هەرێمی کوردستان هەمان ڕۆڵی قەتەر دەگێڕێت لە سەرکردایەتی هەرێمی کوردستان زۆرێک لە هۆشیاری هەیە چ لەلایەن سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی و لەلایەن سەرکردەی مێژووی سەرۆک مەسعود بارزانی کە هەردووکیان جەخت لەوە دەکەنەوە پێویستەکە خۆمان بپارێزین لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی کە دەبنەوەی دروستبوونی مەترسی لەسەر ناوچەکە و دوزار دەبنەهۆی لەباربردننی پەرەپێدان و گەشەپێدان لە ناوچەکەدا. ئەم هاوبەشی دیدگای لە نێوان قەتەر و هەرێمی کوردستان دەبێتە هۆکاری ئەوەی کە بەرهەمی هەماهەنگەکان زۆرتر و گەورەتر بنوەکو لەوەی ئێستا هەیە و هەردوو کشیان هیواخوازن کە بتوانن بەیەکەوە هەرێمێک لە ناوچەکە لەسەر ئاستی هەرێمی بە شێوەیەکی گشتی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانن کە هەرێمێک دروست بکەین یاخود دەتوانین بڵێن کە بربەستێکی ئابووری گەشەپێدان دروست بکەن ڕوبەڕووی هەموو ئاڵنگاری و کێشەکان ببنەوە کە بێتە هۆی مەترسی بۆ سەر ناوچەکە. بەڵێ بەڕێز جاسم، هەرێمی کوردستان وەکو باستان کرد لە ڕووی جوگرافیە و ناوچەیەکی گرنگە و لێرەوە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە وڵاتانی کەندا و تا چەند کرانەوەیە کە دات بە هەرێمی کوردستان بە ڕووی جیهاندا تام پەیوەندیانە بەهێزتر بن و بەرهێنانی زیاتری وڵاتانی کەندا و بێت هەرێمی کوردستان. ئەمە تا چەند واکات هەرێمی کوردستان کرانەوەیکی زیاتری هەبێت بە ڕووی جیهانە لە ڕێی وڵاتانی کەنداوە. سؤال مهم. ئەمە پرسیارێکی گرنگە. گومان لەوەدانە کە هەرێمی کوردستان خاوەنی پێگەیەکی زۆر گرنگەوە کەوتۆتە ناوەڕاستی چەند وڵاتێکی زۆر گرنگ لە ناوچەکەدا بەتایبەتی لە ڕۆژەڵات ئێران لە ڕۆژاوا سووریا لە باکوور سووریا جگەلەوە لە خواروش عێراقەیە کەواتە ئەم پێگە استراتیژی هەرێمی کوردستان گرنگیەکی زیاتر بە هەرێمی کوردستان دەدا. جگەلەوەش لەمە گرنگتر دانایی سەرکردایەتی هەرێمی کوردستانە. ئەو سەرکردایەتیە بە هەوڵی بێوێنە و بەوە بەرهێنانی دەستوری نیشتیمانی توانیویانە کە ژێرخانێک لە هەرێمی کوردستان دروست بکەن و توانیویانە نەخشەسازی و ئامادەسازی بکەن بۆ ئەوەی کە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی بێتە ناوەندێک بۆ کۆبوونەوە. من شەرەفی ئەوم پێبەخشرا کە ماوەی مانگێک بە لە ئێستا سەردانی هەرێمی کوردستان بکەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینیم کە هەرێمی کوردستان بە شێوازێک پێشکەوتووە لە بواری ژێرخان لە بواری گەشەسەندنی کۆمەڵایەتی لە بواری ڕێکخراوە ناحکومیەکان لە بواری چاودێریکردنی ئاسایش و لە بواری با بڵێن تەنانەت ئاینیشەوە گەرچێمە لە مانگی ڕەمەزان هەرێمی کوردستان کارێکی بێوێنەی کردووە لە بوونی چەند قوتابخانەیە کە خزمەت بە با بڵێن کەلەپور و کولتوری ئیسلامی دەکەن. ئەم زۆرە هەمە چەشنیە ئەو کارەی کە هەرێمی کوردستان کردوێتی بەتایبەتی لە نێو عێراقدا کە ئێمە هەمووانی واخوازین با بڵێن سەقامگیری هەبێت بەڵام ئەوەی هەرێمی کوردستان کردوێتی بەردی بناغەی سەقامگیری لە ناوچەکەداوە ئەگەر بێت و ئەو پەیوەندیانە کە هەن و بەرهێنانی باشتری تێدا بکەن لەسەر ئاستی سیاسی و ئابووری دەبێتە هۆکاری ئەوەی کە بنەمایەکی جێگرتر دروست ببێت بۆ دیدگا هاوبەشەکان و بەرژەوەندی هاوبەش بە هەمان شێوە کە دوزار دەبنە هۆی پێتەوەبوونی پەیوەندی نێوان قەتەر و هەرێمی کوردستان هەرێمی کوردستان و وڵاتانی کەندا و بۆ دروستبوونی سەقامگیری هەرێمی نێودەوڵەتی. بەڕێز جاسم سالم توێژەر لە بواری گەشەپێدانی استراتیژی لە قەتەر و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بەێمەتاندا.